ئێمە دەزانین کە جەرال فۆرد 76 فڕۆکەی لەسرە، بەڵام نەوعێتی فڕۆکەکان جیاوازە. حەزەکەم باسی ئەم فڕۆکانە نەوعێتی فڕۆکەکان بکەین. بۆ نمونەوە F35GC لایتینگی لایتینگە F35 ئەوە ئەواکسە یەکەیەکە حەزەکەم بۆم باسکەی مەسەلە لە F35ەکەەوە. F35 خۆتەزانی لایتینگ ئەمە سلاش دووە، ینی شەبەحیە جۆرێکی هەیە ڤێرتیکەڵ ئامودیە فڕێ پێویستی بەوە نییە وەکو F8 لەبانی داب بەزێتن. ئەو تەسلیحی هەڵیەگرێتن تقریبان هەر لە جۆری F8ەکانە کە هەڵیەگرێت چەکەکانی، بەڵام ئەوەنەی هەیە شەبەحیە و توانای فرینی زیاتری هەیە بۆ سوتەمەنی. دەیتە سەر جۆری دووەمی E20ەکە ویان بڵێ E2D ئەمەیان هۆک ئای یعنی هۆک چاوی هەڵۆ چاوی هەڵۆ، ئەمە ئیشی ئەواکسە، یعنی ئەو سینی کە لەبانەتی ئەخولێتەوە ئەوە ڕادارێکی زۆر گەورەیە. بۆچی فڕۆکەی ئەمریکی کە لە دەریاوە چێتە بان خاکی وڵاتێت تر ناتوانانی بیبینی ئەگەر شەبەحیش نەبێتن، فڕۆکەی بەرامبەر ناتوانێت، چونکە من وەکو باسم کرۆ فڕۆکەوان لە ئاسمان کوێرە. ئەم ڕادارەکەی خۆی ئەکوژێنێتەوە جەنگێکە، ڕاداری کە کوژاندەوە تۆ ناتوانانی بیبینی، فڕۆکەی بەرامبەر ناتوانێت بیبینێ کە ڕاداری کوژاندەوە. چێ لێرە ئیشەکەکە ئەواکسەکە فڕۆکەی خۆی بینێ و دوژمنیشە بینێ، ئەتوانێت ڕێی بێ پێشاندا بۆ فلان زاویە بۆ فلان ڕێگا ئاها هەتاکۆکەوێتە دوای. بەڵێ بۆ شێوازەیە زۆر باشە. EA-80 ئەمە جێکەیەتی کراوڵەرەوەی باسیمان کرد. ئەم فڕۆکەیە تەبعاً بڵین 35 لەگەڵ یا هەڵە سێ یان EF-ەکە لەگەڵ یا هەڵە سێ F8. کراوڵەر ئەگەر سەیری بنیکەی موشەکی پێوە نییە، تەنها دوو موشەکی پێوەیە، بەڵام ئەوەی تریان EF-ەکەەوە سەری موشەکی بنیکە، ئەوە ئەبێ لەگەڵ ئەمەیا بێ، هەردووکشی یەک شکڵە عینی شتە یەک قیاسە، هیچ جیاوازیە ناکەی لە بەنیانە، تەنها لە هەڵگری و ئەو سیستەمەی کە لە بنزیەتی. ئەمە تەشویشی حربی ئەلکترۆنیە، ڕاداراتت بۆ کوێرە کاتن و حربی ئەلکترۆنی ناهێڵە ڕاداریشکە، زۆر سیستەمت بۆ ڕائەگرێتن قفڵیەکە و هەر ئەمەش بوو کە بڵین مەنزومەی سینیەکە کە لێدرە فۆتۆناتی ڵەوئی ئەم کراوڵەرە چۆری کرد ڕایگرت تاکو F35 لیدا. باشە ئەمە هەلیکۆپتەرە MH60R ئەوە هەر لە بڵین لە جۆری سیکۆرسکیە، ینی سیکۆرسکی و بلاکۆکیشیەیە کە لەسەر زەویشە کاتن. سیهۆک بڵین هەڵۆی دەریا، ئەمە سیستەمێکی تایە بڵین مکافحەت الغەواسات، یان ئەتوانێت غەواسە ببینێەوە لە کاتێک فڕۆکەوانی لە دەریاکەوێتە خوارەوە ئەم فڕۆکەیە عملی ئینقازەکە ئەڕوا بۆی هەڵی بگرێ و هەتاکو ئەگەر لە ناو خاکی دوژمن کە باسمان کردووە بکەوێتن عینی ئەم جۆراکە، بەڵام سیستەمێکی جیاوازی تایە لە ڕادارەکانی و لە بینینی بڵین ژێر دەریایی. زۆر باشە. ئەمەش کە باست کرد FA-ەکە بە هەماشەوە موشکێکی زۆر لە ژێرسکی باڵێ لە ژێری هەڵی گوتووە F8 ئەمە سوپەر هۆرنێت، تەمان خۆی کە دروست کرا F8 هۆرنێتی هەبوو نسخەی زۆرە، F8 نسخەی زۆرە، ینی ئەو وڵاتانەی کە وەریەگرن شەرت نیە هەمویان سوپەر هۆرنێتیان وەرگرت بێ، F8 هۆرنێتەکەیان وەرگرتووە، ینی چۆن ئێمە لە F16 وتمان بلۆک C32 تاکۆکەی تا 1972 فالکۆن فایتنگ ئەمانە نسخەی فڕۆکەکانیش هەر ئاوهایە دەستکاریە پێ گۆڕانکاریەکرێتە لە ناوی هەلیکۆپتەرە. باڵێ ئەمەیان جیاوازە بێتن، ئەمانە توانای جگەلەوە مەسەڵەن بڵین ئینزاری موبەکر، ئەو سیستەمانەی تایە کە بتوانێتن ئینزار بدا بە ئەو مودەمیرانەیان ئەو ئستوڵەی کە هەیەی کە چی ڕوەدا لە پێشی عینی جۆر مکافحەی غەواسات، بەڵام لە ئەجیزە و ئەوانە پێشکەوتوترە لەوەی پێشووی. زۆر باشە. درۆنیشی تێدایە درۆنی تایە بەڵێ ئەوە درۆپتانک هەڵەگرێتن ئەتوانێت سوتەمەنیش بداتن لە ئاسمانە، بەڵام ئەم جۆرە فڕۆکەیە ئەمە ینی بەردەوام لەبان حاملەی تایرات نابێتن، ئەمە لە کاتێ دێتن لەگەڵیا ئەگەر هێزێکی تایبەتی لەگەڵا بێتن بێوێتن عملیاتی ئینزال بکە یان لە شوێنێتدا بەزێ. ئەمەیان هەم تیارەیە هەم هەلیکۆپتەرە لە هەردوو جۆری، چونکە مەشینەکانی پەڕەوانەکانی کەنشێتەوە قیتەوەکو هەلیکۆپتەر، دوایە کە بەرزە بێتەوە دێتەوە پێشەوەکەمە وەکو فڕۆکەی لێدێ و لە فەنزەوێت لە بەکارهات ئەمەیان باڵێ دێلتا فۆرس ئەمانەی بەکارهێنا لەگەڵ شینۆکە.